اكو نوعيه بلقه تمر؟ اي موجود. ياهو هاي بلقه مو لسماوي ما چیرۆکە کێ لەسەر خورما لە سەماوە باشە ئێستا داژۆم دەچمەناو بیستانەکان باسی خورمای سەماوەتان لۆ دەکەم ئەو بەلگەیە نەوعیەتەکی خورمایە لە هەموو عێراق بەس لە سەماوەی دەبیتێ چیرۆکی خورمایەکە کاتی خۆی سەردەمی خۆی زوو زۆر لەمێژە لە سەماوە خورمایەکە بووە ئەو خورمایە باوەڕیان وا بووە هەر کەسێک نەخۆش بیخوا یەکسەر شیفای دێ و چا دەبتەوە یان ئەو کەسانەی کە مرازیان هەیە ئەگە ئەو خورمایە بخۆن بە زووترین کات مرازەکەیان جێبەجێ دەبی و سەماوە ئەو سەردەم زۆر بەو خورمایە بەناو بانگ بووە و گوتراشە بەس لە سەماوە ئەو خورمایە دەژی لۆ ئێستاش ئەو چیرۆکە زۆر کۆنە ئێستاش خورمایەکەیە ئەوەی لە بازاری کڕیم ئەوە دارەکەیتی ئێستا کاتی خورمای نییە تا لەوێ ببینین ئەو خورمایە ناوی بەلگەیە بەلگە بەس لە تەواوی عێراق بەس لە سەماوە دەژیتن ئەو بەلگەیە و لێرە خورمایەکی دی ئێستاش لەو سەردەمەی هەیە ئەو چیرۆکەی باسم کرد ئەوی دی زۆر کۆن بوو بەس خورمایەکی دی ئێستا لێرە هەیە ناوی زەهدی مۆ زادی ناوی زەهدیە زادی ئێستاش لۆ عیلاجی چۆک و سەوفانی بەکاری دێت ڕێگای 40 کیلۆمەترم لە پێشە دەچمە ئۆرۆک بزانین لێوێن دەرچ خەبەر و باسە چی نوێ دەبینین لێوێ مەمنۆنین حەبیب مەمنون کلش مەمنون دەزانن لۆچی هاتیمە وەرکای یەکەم نووسین لە وەرکا سەری هەڵدا ئەو سەردەم لەسەر خشتی نووسینی مسماریان کردە دواتر وردە بڵاوی پێکرایە بە ڕووی جیهاندا وەرکا ئەوەی لەسەری دەگۆترێت ئەوەی ئەمنیش بینیم بە درۆن شارێکی یەکجار گەورە بووە و یەکێک بووە لە کۆنتری شارەکانی جیهان کە مێژوەکەی دەگەڕێتەوە لۆ 4000 ساڵ پێشی زاینی ئەوەی لەسەر وەرکا باس کرایە وەرکا شارێکی تەواو ئیستراتیژی بووە لە ڕووی کشتتوکاڵ و بازاری هەبووە و لە هەمان کاتدا ئەو بزنزمانانەی بە کەروبار و ئەوانە ئی ئەو سەردەم تێپەڕینە لە وەرکای تێپەڕینە شاری وەرکا بە دووری 30 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی سەماوە وەختی خۆی ئەو شارە لەسەر ڕووباری فرات بووە پێش ئەوەی ڕێڕێوی ڕووبارەکە بگۆڕدرێت کە ئێستا 12 کیلۆمەتر لێوە دوورە ئەو شوێنە گرنگی زانستی و ئاینی هەبووە و ئەو نووسینە بزماریانێک کە لێرە دۆزراینەوە ئەوە دەسەلمێنن لە دەرەوەی شاری وەرکا کۆمەڵێک گرد و خۆڵ دەبینین بەرزی نزیکەی 7 مەترە ژێرخانێکی چارگۆشەی هەیە بە ڕووبەری 1000 مەتر چوارگۆشە ئەو گردا ناوی نفەیجیەیە ئەو گردە لە ڕێی بەڵگەنامانەی کە دۆزراینەوە دەوترێت کە نفەیجیە قەڵا یاخود بارەگای سەرکردایەتی بووە کە بۆ پاراستنی پایتەختی سۆمەریەکانی ئۆرکا بووە دەکەوتە دەرەوەی شوورای کۆن لە باکوورەوە چونکە لای باکوور و ڕۆژهەڵات شوێنی دارستان و گیانەوەرە درڕندەکان بووە لەسەر ڕووباری فرات
بۆیە قەڵاکەیان و شوێنی پاراستن لەوێ دروست دەکران بە زۆری. ئێستا داژۆ بەرەو سارای هەرچەندە پەیوەندیم بە خەڵکانێک بەکرد کە دەیان ناسم ئەوانەی عشتر و شت لێوێن دەربەخێو دەکەن شەبەکەیان نەبوو دیارە هیچیان شەبەکەیان نەبوو لە بیابان شەبەکە و شت هیچ شتێک نییە بەسەر داژۆم بەشکەم پەیدایان بکەم. لە ئۆرۆک کە ئاژشتم بەرەو سەماوی 40 کیلۆمەترم هەبوو ڕاستە 40 کیلۆمەتر بەس ڕێیەکە زۆر ناخۆش بوو. دواتر لە سەماوەش بەڕێکەتم لۆ بیابانەکان تقریبان 150 کیلۆمەتر باژۆ هیچ عشترەکەم نەدیت. و بیابانی ژوایە دنیا تاریک بوو پیاوکوت و کۆر دەبی چاوت نابینی ناچار بووم لێرە کەمپینەک ئەنجام بدەم ئەو شۆ لێرە دەنوم سبەینێ هەردەستم بە هەر شێوەک بی دەبی تازە لێم بووی تاعینادی دەبی عشترەکان ببینمەوە و بچمەکنیە. السلام عليكم ابو فلاح. شلونك؟ شلون ساعة؟ شلونك؟ شلونكم؟ شلونكم؟ شلون ساعة؟ امورك؟ الحمد لله تمام. شنو سعر بيعاتر شنو؟ والله عاطله بنزين خلط ماي. كل شيء ماكو بسعره ها؟ لا نعم خير. الحمد لله. ايش تقلقوا رنيا. او اشتركاني بينيم يا ابو فلاح ليرا وانا بدويان بيدرين بدو لبيابان دجين والله يا ابو فلاح ام بارديتيا لە پارەکەەوە کوم دیتی و هەروچی خۆیتی وەبزانم هەر لە پارەکەەوەش خۆی نەششتێ بەس چ بکە قڕبە سەری لەو بیابانێ وڵی ئاوی خواردنی زۆر بە زەحمەت بەدەست دەکەوی. شاي هسه يصير الهرمس حتى هيلبو. ممنون يلا يلا شاي يلا حضروا يلا اروح شاي. عاش ايدك يلا بسرعه. دوو ڕۆژە لە سەماوم ڕاستە گەشتەکەم زۆر جیاواز بوو شوێنی مێژویمان بینی چیرۆکی سیرمان جێلێ بوو بەس وەڵاهی جیاواز لە هەموو گەشتەکانی دی هەموو کات ئەوەندەی لە سەماوە بووم هەستێکی زۆر ناخۆشم هەبوو لەبەرەوەی دەزانم لەو خاکەی سەماوەی بە هەزاران جەستەی ڕۆلەی گەلەکەمی تێدایە کە ئەنفالەکان لە بیابانەکانی سەماوە بوون بۆ ئێستا ساتێک دەوەستم لۆجیانی پاچی شەهیدانی کورد و کوردستان.